وەکو کتێبخانەی گشتی سلێمانی ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی مناڵانیەکی 6 2021 بە هاوکاری پاڵپشتی دەستگای مرۆیی مام هەستین بە کردنی ئەم چالاکیە بۆ مناڵانی چاکسازی مناڵان و ژنانی سلێمانی. سێ چالاکیمان هەبوو، من سەرپەرشتی بەشی وێنە کێشانەکەیم کرد کە لە حەڤە تابلۆ پێک هاتبوو. تابلۆی گەورەی یەک تابلۆی گەورە قیاس 5 بە 2 مەتر، قیاسی وەسەطمان هەبوو، قیاسی بچووکیشمان هەبوو وەکو تابلۆکان. مناڵانی بەشداربووی ئەم پێشەنگایە نزیکەی 19 مناڵ ئەبوون، تەمەنەکانی 14 15 16 17 هیچی تەمەنی نەگەشتووە سەر و 18. بەڵام پاڵپشتی ڕێکخراوی مام هەستا ئێمە هەستین بە ئامادەکردنی سێ چالاکی. من وەکو بەشی وێنە کێشان فەوزیە مەنمی دابەشکردنی چەند کتێبێکی خۆی کە تەواوی کردبوو لە چاپی یابوو، هەروەها کۆنسەرتێکی میوزیکی بۆ مناڵ ئامادەکرابوو لەلایەن کاک ئاسۆ. بە تایبەتی ئەم پرۆژەیە کە لەگەڵ مناڵانی سجنی چاکسازی مناڵان بوو زۆر تایبەتمەنی هەبوو لەو بارەی لەو لایەنەی کە مناڵەکان لە سجنا بوون و تا ڕادەیەکی زۆر هیچ زانیارییان دەربارەی وێنە کێشان و فڵچە و ئەلوان و تەنانەت ناسینەوە ڕەنگەکانیان نەبوو، هەستەوەرێکی تیا هەبوو. ئەم ئیشە چێژێکی زۆری تیا بوو، چونکە تەنها کارێکی هونەری نەبوو، گۆڕینەوەی خۆشەویستی و گۆڕینەوەی ئیحتیمام و گرنگیدان بۆ مناڵانی کە لە سجنان بەڕاستی ئەوان زۆر گرنگن، ئەوان زیاتر پێویستیان بە زۆر شتە کە لەوێ فێر ببن. وێنەکان تا ڕادەیەکی زۆر تەعبیر لە ناخی خۆیان بوو، وەکوتم ئەو مناڵانە زۆر نەیانەزانی دەربارەی وێنە کێشان، بەڵام من زۆر هاوکاریم ئەکردن کە موقعی ناگەر وێنەش نازانم بکێشن تەنها ڕنگدانێت تەعبیر لە خۆکە کیرۆکی خۆ بنووسەرەوە. ئێستا لەو تابلۆگەیرە ئەگەر بینی بێتە زۆر چۆنەڵی کەفوکوڵێکی مناڵەکانی تایە، خۆشەویستی بۆ ماڵی خۆی، خۆشەویستی بۆ دایکی، ئەو حەسرەتی کە لە دڵیاتی نووسیوێتەوە. بەڕاستی ئامانجەکەم ئەوەیە کە مناڵانی زیندان پێویستیان بە ئاوڕانەوەیە، پێویستیان بە تەعبیرە، پێویستیان بە گرنگیانە لە ڕووی مرۆییەوە. خۆشەویستی بۆ مناڵ یعنی بە تاوانباریان نەزانی، بۆی بزانی کە لەم سەر ئەم زەوینەیە هەموو کەسێ معەرەزە بۆ ئەوەی کە ئەوان ئێستا تایان، بەڵام ئەمە یعنی ئەتوانێت چاک ببێت، ئەتوانێت چاک بکرێت، پێویستیان بە ئیحتیمامە ئەو مناڵانە. وەکو بیرۆکەی ئەم کارکردنە بیرۆکەی تایبەتی خۆم بوو، چونکە من مامۆستای وێنە کێشانم، زۆر دەمێکە کار لەگەڵ مناڵاکەم، خۆم هەستم زۆر بەهێزە بۆ مناڵم زۆر خۆشەوێت، ینی تایبەتمەنیکی زۆریان هەیە، لەگەڵیشانە زۆر ئەگونجێم و چەند ساڵشە کە ئیشەکەم لەگەڵێنە زۆر بەرەو پێشتووە ئیشەکەم، هەر لەبەر ئەوەیە کە من ئامادەیم هەیە لەگەڵ هەموو جۆرە مناڵێکە کار بکەم، جگەلەوەی کە کارە هونەریەکەشە پەروەردەیەکە ئەڵگۆڕێکی خۆشەویستیەکە، ئەوە بناغەی ژیان خۆیەتی ئەڵگۆڕی خۆشەویستی.